بەڕێوەین بەرەو گوندەکانی سنووری قەزای دووبس پێشگەیشتن بە قەزاکە بۆ ماوەیەک لەلایەن هێزێکی خاڵی پشکنینەوە ڕایانگرتین کە پێشتر کورد لە خاڵەکە بووە دوجار ڕێگەیان پێداین و بەڕێکەوتین دەگەینە گوندی پەلکانە بەڵام لەوە ئاگاداریان کردین بۆ تۆمارکردنی هەروێنەیەک پێویستە بە تەواوی ئاگادار بین لە هێزە ئەمنیەکان و هەموو و عەرەبە هاوردەکراوانەی لە ناوچەکە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە نیشتەجێکراون. بەنهێنی بەڕێ دەکەوین بۆ سەر زەویە کشتتوکاڵیەکان. سڵاوتان لێ بێوم کاتتان باش لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری 2007 و ڕۆژانی دوایی پرۆسەی بەعەرەبکردن زۆرینەی گوندەکانی سنووری مادەی سەوچلی گرتەوە زۆرێک لە عەرەبی هاوردا هێنراونەتە سەر گوندەکان گوندنشینان ناتوانن جۆ و گەرمی خۆیان بدورنەوە دەڵێن ماڵەکانیشیان داگیر کراوە لە دادگاش ئەگەر مافی ئەمان سەلمێنرابێ ئەوە هێزە ئەمنیەکان دانی پێدان نانێن ئەو دۆخە بۆچی بەو جۆرە شێواوە دەوترێت لە دوای 16 ئۆکتۆبەرەوە زیاتر لە 50 پۆستی ئیداری و ئەمنی لە دەستی کورد وەرگیراوەتەوە دراوەتەوە بە عەرەب کە ڕەنگە هەرەوەش وای کردبێ مافی کوردنشینان لە سنووری مادەی سەوچل بەو جۆرە وەکو ئەو جۆیە پێشێل بکرێ لەگەڵمان بن. وەک لە دیمەنەکان دەردەکەوێ بەرهەمی جۆی گوندەکە کەوتوتە سەر زەوی و گوندنشینەکان دەڵێن دەڕاستە ناتوانێت کاری تێدا بکات و بیدورێتەوە ماوەی 2 هەفتەیشە دەبوو دەروێنەی گەنم بکرێ ئەوان لێرە بێزگە لە کاری کشتتوکاڵی بەرهەمهێنانی سامانی ماسیش یەکێکە لە کارەکانی تریان. ئێوە گرفتە گەورەکەتان لەکوێ بۆچی ناتوانن گەنمەکەتان درێنە بکەن؟ کاکە دەرێ ئەو عەردە ئیمێ مادەی 140 لۆ خۆتان باسکەن ئەوە مردیە ئەمگۆ دەبی بڕۆن ئەوە عەردی مەیە وەختی خۆی سەدام حوسێن دایتێمە و قراری سەدام حوسێنی دەخوا قراری سەدام حوسێنی دەخوا دەرێ مادەی سەوچلی دەستوری لە ئێوە ناوێ ناخوا دەرێ وەختی خۆی ئەمە هاتیتنێ ئێرکوانە ئەنگۆ پێشمەرگە بوونا بیرە نەفتان تەقاندیتەوە خەرچی عێراقیتان کوشتیا سەدام ئەمە هینایە دیفاع لەوان بکەین ئەنگۆ تێکدەر بوونە لەو مەنتیقەیە شۆڕشتان کردیا ئەو شۆڕشە دژی ئەو کاتی ئەو حکومەتی ئەو کاتی بووە لۆیە ئەنگۆ لێکوانە ڕۆیشتنی ئەمە هاتینە ئێرکوانەمان پاراستیە ئێرکوانە درایتەمە جێ لەوەی ڕناگرن کە ئەمە باب و با پیرانمان پێش ساری 1970ەکان لێرکوانە ژیای و خەرچی ئێرکوانەیە دەرێتن ئەوە ئەنگۆ لۆ خۆتان باز بکەن ئەو قرارەی ئەوی ئەنگۆ دەرێن ئەوە لە بەرچ خۆتان لەکنەمە ناخواتن بە زەبری میلیشیا و بە زەبری هێز و دێن دەڕاستی ڕدەگرن و ئەوێ ڕۆژێ دەڕاستیان لێرکوانە برد و لەو ئەوە فەوزەی سارە لویان ڕاگرت ڕدێن سپیەکانی مەچون ڕزایان کردیانەوە بە ڕزاوتکە ئەگەنا دەڕاستەکەشیان مسادەرەکە فەرمو گەنمی تەمەشاکە بە تەنیشتی دادەوە هەردەوەرێتن هیچ وەختێکی گەنم لەو وەختەوەرە سەیریکە باش ئەمە گەنم بە تاوی وە نیە پێگەیوە ئەبێ ئێستا درێنە بکرێ هەر گەنم ئێستا چەند سارە ئێستا وا سایلۆ بوویتەوە چەند سارە ئەمە ئەو گەنمانەمان ئێستا کە ئەوەش وەرگرتە بوو سەفالەی چە چشمان وەرگرتە بوو هەموو سارێت تەسلیمی سایلۆمان کرد بەمە ئێستا کە عەردمان ڕەباز دەکرد لە بۆ دەرەی ئیش چشتمان لێ دەکرد ها بەختیار توان دەگورە گەنمی بینە سەیری کە بزانە گورە گەنمەکان چۆلی هاتیە نزیکی برایە کاک بەختیار ئەو بەدەستی جەنابتەوە چێ هێنا گەنمە جویانەوە گەرمەکەم پێڕاگەیە هەموو هەرەوەرە هەمووی خەسار بوو ئەو گەنمەکە ئێستا درێنە بکرایە 20 ڕۆژ لەبای درێنە لێرە بکری کاک تا لێرە نەکرێت لەو دوی ناکری هەموو گەرمە دەرێ دەبی سیۆک خانی بماندنی ئەوزە لێرە دەڕاستی شێت سیۆک خانوبەن بەکوێ بەدەنیەوە بەدوانە لەدەنەوە بەدوان دەرێ ناوی دورنەی بێن بە ماڵە عەرەبەکان سیۆک خانوو یەک تاچی کوردم لۆ بینە لە پاش 16 ئۆکتۆبەر برێت تەوقیعەکەم کردیە لە بۆ ئەو جێە ناکۆکانە و لە بۆ کورد ئەمن پێش 16 ئۆکتۆبەر نارم کە کورد ئەوەی لێ دەکرد کە کورد لەوێ باڵا دەست بوو بەس ئێستاکانێت دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرە هەر لە پاش 16 ئۆکتۆبەرەوە هەتا ئەو دقی ئێستا ئەتو دەرێ ئەمە هەر تیاردراینە هەر بە دوو چامان لێ زەق دەکاتەوە هەم عەزی شعبی دێ شروتمان لە سەدادنێ هەم شورتەی ئیتحادی دێ زەردمان دەکا هەم دێ نازانم یعنی وەزانیە تێداینە ئەگەر خاکەکە لەکنمان پیرۆز نەبی وچی شەرەف و داک و بابمان نەبیتن خوا لەسەر ڕائگای لێە ئەمە گوناعە دەزین بەس غیرەتمان قوبوور ناکە ئەو خاکەی بەجبێلین زۆر بێ کەسیشین پێش نەویچە تقریبان 15 ڕۆژێک دوو برام باوکم
سزن کراون تەنها فی سەبیلی ئەوەی کە عەرەب بەسە ماڵی داداوین تعدای لێکردوینە تەنها لەس ئەوەی لەسەر ناموس و لەسەر ماڕ و لەسەر ئاری خۆمان بەجواباتینە دوو برا باوکم سزن کراوە ئەوە کۆمەڵی دەستون هەمەدەکانی خەڵک دەست بەسەرن ئازاد کراون بەڵام بە کەفالەت ئازاد کراون لەسەر ئەوەی لێرە بەرگری لە خاک و زەوی و شەرەفی خۆی بکات دەست بەسەرەکە بەڵێ دەست بەسەرەکرێتەوە ئەوە سە تەعاودیان پێپڕ کراوەتەوە کە نابێت دوور و نزیکی عەرەبەکان بکەونەوە بەڵام ئایا ئەگەر بێت و ئێمە کەوا کێشەکە لە ئێمە بی قەینەت ئاودمە پێ بکەنەوە بەڵام کابرا هاتوتە سە ماڵم بەسە ماڵ و منداڵ و خوشک و لە خوشکم و لە دایکمی داوە پێمان بڵێن بڕۆن گوندەکان سۆڵ بکەن خۆشترە لەوەی ڕۆژانە ئێمە ئیهانە بکرێن ڕۆژانە ئێمە تعریب بکرێن ڕۆژانە فترێک لەمە پێش لەوانەیە دە ڕۆژێکە بێ 26 نەفەر لە دێکەی ئێمە گیراوە 26 نەفەر بەبێ هیچ هۆیەک تەنیا لە دیفاعکردن لە ناموسی چی هەیە لێرە گیرابێ تەنیا دیفاعکردن لە ناموسی خوشک و دایک لە خوشک و دایکی دراوە بەدار لە خوشک و دایکی دراوە بەدار ینی بەس تاکەی توی چی بولانی کە دەست بەسەر کراوی بەڵێ ئەگەر بێتێرە باستن بۆ کەی بوو بە بۆچی دەست بەسەریان کردی بردیانی بۆ کوێ وڵای ئەو کاتە بین لە دوکان بوون چوومەوە ماڵ سەیرم کرد چەند عەرەبی لە بەر دەرگای ماڵەکە ماوەستا بوون وەڵام منیش پرسیارەوەم لێکردن چیەکەن لێرە وتی کاکە بڕۆ سواری سیارەکەت بڕۆ تا کەرامەتمان نەشکاندووی چونکە ئێرە خانووی ئێوە نی و ڕەبعی شێخە عیندەکە دیوەخانی شێخەکەی خۆیانە بۆ پاراستنی بەرهەمەکەشیان لە سووتان خاوەن بەرهەمەکان خۆیان و چەند خێزانێکیش بە پارە چاودێری دەکەن و لە ڕێگایی ئەم ئۆتۆمبیل لە کشت و کاڵیەشەوە دەیانەوێ هەر ئاگرێک کۆنتترۆل بکەن کە بکەوێتەوە ئەوان پێیان وتراوە ئەگەر 32 ماڵی دیکە نەدەنە عەرەبە هەوردەکراوەکان ئەوە ناتوانن بەرهەمەکانیان کۆ بکەنەوە هەرچەنە لە ئێستادا 6 خانوویان داگیر کراوە لێرە لە پەلکانە تەنها کێشەکە لە مەسلەی سووتاندنی گەنمی هاوڵاتیانی گوندی پەلکانە نییە بەڵکو هەندێک لەو خەڵکانەی ترکە بەشێک بوون لە هێزەکانی پێشمەرگی کوردستانە 2 ئۆکتۆبرەوە ماڵ و مڵکیشان داگیر کراوە سلااوت لێبێ جەنابەت پێشمەرگە بووی وەک باسی کرد هێزەکانی هەفتا ئێستا خاوەنی خانووی خۆتی لێرە نەوەڵا لە 16 ئۆکتۆبرەوە من خانووەکەم داگیر کراوە لەلایەن جەیشەکە هەتا ئێستاشی لەگەڵدابی بەڵکو بگرە هەر لەوێ لە ناو نزیک خانەکەی خۆم سێ عەوزی ماسیم هەبووە جگە لەوەی ڕۆژانە بە چاوی ڕووناک بە ڕۆژی ڕووناک دزیشمان لێەکەن و لێشمە بن و خەڵکی گوندەکە شایەدە بای سێ دەفتەر بەس عەلەفم داوەتێ فەرمو ئەمڕۆ لە ترساوتم هەر بە بیفرۆشتم زامچی هەموویم بەتار کردووە بای 16 ڕقم لێ فرۆشت ئێوە چۆن ینی پاسەوانی لە گەنم و جۆکەتانەکەن ئەو خانوەی تەسویرکە عیلەکەم لێی داناوە جگە بەخۆشم بە مار و مندارەوە وا لێرکوانەمە ئەوە عیلەکەم لێ داناوە 300,000 دیاریان دەدەمێ 5 زەلامن ئەوە مانتۆڕیان وا پێەیە ئەلەوێن دەرێکە یەک لەوێ 24 سعات ئەوانە لە چاردەورەی گەنمی خۆم دەسوڕێ ئەوە هەروەتر هەر کەسە دیفاعی خۆمان دەکەین بە خۆمان ئەوە تەرەکتەرەکەم تەسویرکە کاکە تەرەکتەرەکەی تەسویرکە ئەوە تەرەنتەر وازەک سێرم تێ خستیە سویچەکەی وا لە سەرتی بە سلفی لێدا ها لە هەرزیەکی ئاگر بیغاری دەوەجە بە تەمای خوای تەرەکتەرمان دابین کردێ بە ناو گوندی ژیانزە تراکتۆرتان داناوە دابینمان کردێ بە ئاوە بەتەوە بە شۆفەرەوە کامل هەمومان دانەیە شەوێت ئەوەی چێکە لە حرەسەکانی یەکە لە عرەزەکانی ئێمە چۆنی کاکە باشیت ئەوە یەکەکە لە ترسوی بەس سەلام عەرەسە شەوان دوو وەجبە ئەمە ئەبوو لە دەی پێنج لە پێنجی پێنج لەو وەختەیە بیدورینەوە بەڵام گەیشتۆتە ئەم حاڵەتە و تا ئێستاش مەمنوع ئێستاش ئێمە ناتوانین دەڕاستە بێنین بۆ سەر عەرزەکانمان تەنیا جۆکان نییە فەرموو گەنمەکانیشە و تەنیا عەرزی منیش نییە هەموو سنووری ناحیە سەرگەڕانە 42 گوندە ئەم کوردانە بە پێی بڕیارەکانی ڕژێمی پێشووی عێراق خاوەنی ئەم زەوی و خانوانە نین و دەبێت چۆڵی بکەن پارێزگاری سەپێنراوی کەرکووکیش ڕاکان سەعید جبوری فەرمانێکی کارگێڕی نوێ لەبارەی کێشەی مڕۆکدارێتی ژمارەیەک گوندی ناوچەی سەرگەڕانی سەر بە قەزایی دووبەز دەرکرد و لیژنێکی 5 کەسی ڕاستپاردووە کە لە ماوەی 10 ڕۆژدا دەستنیشانی دانیشتووی ناو ماڵەکان بکەن و بزانن کێن وەکێ ئەو خانوانەی دروست کردووە و تەکید بکەنەوە کێ هاوڵاتی ڕەسەنی گوندەکانە وەڵامەکانی دادگا لە ڕێی پارێزەرەکەتانەوە کە ڕۆژانە کارتان بۆکە
چییە چیتان پێڵێن کەو شەشخانەوە داگیر کرا طبعاً کەوتینە محکەمە لە محکەمە لە ساڵحیمە دەرچوو دانی پێدانە کە ئەو خانوانە هەموو ئێمەیە ئێمەی کورد بەکام نووسراو بە نووسرانە بە دادوەر بەڵێ ئەم نووسراوەڵێکە ئەم نووسراوانە چیەوەیە قرارەکە لەسەر درایەوەتە بە حالەبی نووسراوە قەراج دراوە قرار دراوە بەڵێ باشە دادوەرمە دانی بەوەی دانا کە ئەو حەقی ئێمەی کووردا بەڵام منتکەچی عسکەرتاریەتە ئەوڕۆ بردم بۆ مقەرفەوجی حەسکەری گوتی ئەو کتابە لەلای ئێمە ناخوا دەبی تۆ بچی بۆ ئەوەی حەمەلیاتی کەرکووکی سعات عربی لەوێ کتابێکم لە شخصی خۆی بۆ بینی یاڵا پێشترەوە لە ساڵی چەندەوە گەڕانەوە بۆ پەلکانە تا ساڵی چەند بێکێشە بوون بەڕاستی لە 2023ەوە گەڕاینەوە پەلکانە تا 16 ئۆکتۆبەر لە 16 ئۆکتۆبەر وەکو شەو ڕۆژ لە دنیا لە ئێمە ڕوخە تێک چوو نە ڕۆژمان ڕۆژە نە شەومان شەوە بڕوا بکە ئێستا کە هەر پارچە زەویەک و عرەسێکمان بۆی داناوە بە کرێمان گرتووە بەس ئەوەندە نەسووتێ ئەمە لەک خوا دەکات مەسرفێکە لە سەرێ واکەوێت لە سوی ئێوەیە گوندی کەشە بەڵێ هەر لەم سنوورە بەڵێ منطقەی سەرگەڕە کەسیش نێ بەهانەمەوە بێ بەڕاستی بەس ئەوەندە ینی وەلە سوڵتەکەش لە دەستیان نییە بەس دەستخۆشی لە پۆلیسی سەرگەڕان دەکەین هاریکارمانن داوای لە سەرکردایەتی کورد دەکەم ڕمانگی ڕەمەزان هەدوا خلاص دەبی جەژن دێ بە خۆتان هەموو جەژن دەکەم بەخۆشی دەزگەکتان بە ملەتی ئەو کەرکک بسووتێ بۆ ئێمەی کورد دەبی ئللا و باجەی بدەین یەکێک لەو شێخە عەرەبانەی لەم دیمەنەدا دەردەکەوێ لە هەشتاکانی سەدەی ڕابردوو لە پرۆسی تەعریبدا لە جێگای کورد لە پەلکانە جێگیر کراوە وێنەیەکی سەدامیان بەدەستەوەیە دەوترێت دوای 16 ئۆکتۆبەر دووبارە گەڕاوەتەوە بە گوندی پەلکانە و خانووی یەکێک لە پێشمەرگەکانی داگیر کردووە گۆڕی باب و باپیران و کەس و کاری ئێمەیە هەتا ئێستا عەرەبەکان 28 ساڵ ئەلێرە ڕژێمی بەعس هێناوی تێ ئێرە 28 ساڵ لێرە ژیاون بەوە دەلالەت لەوە دەدا کە بە خاکی خۆیان نەزانیوە بە نیشتیمانی خۆیان نەزانیوە بۆیە ینی لە 28 ساڵ ئایا کەسێکیان لێ نەمردووە یەک سیر کرد یەک گۆڕی ئەوانی تیانە ئەمەشیان خانووی خۆمە خانووی منە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە جێیش داگیری کردووە. 41 گوندی دیکەش لە سنووری ناحی سەرگەڕان هەمان کێشەی گوندی پەلکانیان هەیە بەشێکی دیکەی خەلە و خەرمانی گوندەکانی سنووری قەزای داخۆقیش بەم شێوەیە چەند جارێک سوتێنراون و تەنانەت قوربانیشی لێکەوتەوە. ئێستا چیتر ئەنجومەنێک نییە کە چاودێری کارەکانی پارێزگار و بڕیارە سەیر و شۆفێنیەکانی بکات هەر بۆیە ڕەنگە ئەو دۆخەش وای کردبێ پارێزگاری بە وەکالەتی سەپێنراوی کەرکووک بە پشتیوانی حکوومەتی ناوەندی هەر چۆنێکی بوێ بڕیار دەربکات. ئەوێ بە زووترین کات هەوڵ بدە کۆمەڵێک کاری شۆفێنی زیاتر بکە کۆمەڵێک بڕیاری زۆر بدە لە ناو نەتەوەکەی خۆیە لە ناوچەکەی بە پاڵەوان دەربخرێتەوە کە ئەم هاتوو فرێتڕستی لەتەوەکەی خۆیەتی پارێزگارێک کە سەپێنراو بێ کە بە زۆر دانراو بێ چاوەڕۆنیم کارانەی لێ ناکرێت بێگومان بەڵام بە پێی یاسا دەست ئەوان ئێساکە لە عێراقا گەر باسی یاسا بکەین بە پارێزگار کۆمەڵە دەسەڵاتی ئەدرێتە بەڵام لە عێراقا وڵاتێکی یاسا سەروەر نییە بە شازێکی دقیق ئەگەر بڵێن هەموو بابەتەکان بە پێی یاسا مامەڵی لەگەڵا بکرێت چونکە ئەوەی سیاست زاڵا بەسەر هەڵسوکەوت و بارودۆخەکانە و کارەکان ئیدارەکانیشە ئەوەی یاساکان زاڵ نییە بەسەرەوە. ڕەکەن سعیدیش من ئەوەی بەدی ئەەکەم پارێزگاری کەرکووک بە وەکالەت کە ئەم کارانە ئەکا تەنها خۆی نییە پشتیوانی هەیە ئەوانێک لە بەغداشەوە لەوانەیە کەسانێک هەبێ یاخولایەنێکە بێ ئەگەر لە قاشێک بەکارێت بێگومان وەکو قاشێک لە بەرژەوەندی خۆشی هەندێک جار هەیە قاشەکە تەنها بەرژەوەندی دەوروبەرەکەیان خەڵکانی کێ نەخرم لە بەرژەوەندی خۆتی بەیانی ئێستا لە ناو نەتەوەکەی خۆیە لەوانەیە بەیانی هەڵبژاردنێکی کە بکرێتەوە دەنگەکەی زۆر زیاتر خۆی بنوێنێ ئێستاکە هەروای لاتەوە بە تایبەتی لە دەوروبەری دەیەکانە کە ڕێگای لە دوورینی دەخڵدانەکانەکە ئاگداری و دۆخن کە بەسەر گوندنشینەکان نەدێت وەکو لە نەدورینەوەی دەخڵودانیان لە گەرم و ئەنجومەن یاخوەکو ئەنجومەن هەموو هاوڵاتێکی شاری کەرکووک ئاگداریان بارەوەخەیە.
تەنانەت لێرە زۆرینەی حیزبە کوردستانیەکان لە چوارچێوەی ئەو پلانە تەعریبەی بەڕێوە دەچێ ناتوانن ئاڵای پیرۆزی کوردستان لەسەر بارەکەکانیان هەڵبدەن. لەم لیستانشدا و بەپێی ئەم بەڵگەنامانە دەردەکەوێت کە مانگانە لە قەزای حەویجە و ناوچەکانی دیکەی دەوروبەری کەرکووک چۆن عەرەبی هاوردەکرا و فۆرمی خۆراکیان دەخرێتە سەر ناوەندی شاری کەرکووک. بڕیارێکی سەربازی نەم شارەیە کە حکومێکی عسکەری حکمیەکات بڕیاری هەڵکردنی ئاڵای کوردستان قەدەغە کراوە کە ئاڵای کوردستانش ئێمە وەکو حیزبێکی کوردستانی کە ئاڵای کوردستان هەڵ نەکەم هیچ زەرور نییە بەلام و ئاڵای حیزبەکەشم هەڵکەم لە پاڵێ و بەبێ قەتعەوە خۆتان بینیتان ینی پێتانەڵێن ئاڵای حیزب تەبیعیە بەڵام بەبێ ئاڵای کوردستان بەڵێ ئاڵای حیزب تەبیعیە لەگەڵ ئاڵای عێراقا ئێمەش کە ئاڵای کوردستانی لەگەڵانە بێنە ئاڵای حیزب و ئاڵای عێراقشمان هەڵ نەکردەوە لەگەڵ. بەڕاستی تا چەند وایە گواستنەوەی فۆرمی خۆراک لە دەرەوەی کەرکووک بۆ ناو شاری کەرکووک بۆی نفوزی عەرەب زیاد کرێت لە ناو شاردا هەیە ئەوە؟ شێکێکە لەو بەرنامانەی کە ئەتوانین بنین لەم کاتەیە پارێزگاری سەپێنداوی کەرکووک بەسەر شاری کەرکووک ئایسەپێنێ. بەڵێ من ئێستا لیستم لایە لەو حاڵەتەیە کە مانگانە بەڵێ مانگانە 150 بۆ 200 خێزان بگرە زیاتریش فۆرمی خۆراکیان نەقلەکەن بۆ کەرکووک. ئەمانیش بەپێی ئەو دەسەڵاتی کە هیان بۆ پێشتر لە کۆڵ خۆیان کردو چونکە کۆمپانیای خۆراک ئەو دەسەڵاتی نەبوو لە ڕووی سیاسیەوە ڕێ لەوان بگرێ دا لیژنەی مادەی 130 بەڵام بەداخەوە ئێستا موافقیان لەلایەن لیژنەی مادەی 130 شەو ڕێیان پێ ئەدێت. تەنانەت نوێنەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق خەریکە لەو دۆخەبێ هیوا دەبن و دەڵێن ئەوەی بەوان دەکرێت پێشنیازکردن و بەرزکردنەوەی داواکاری مافخراوانە نایشارنەوەکە چەندین جار بڕیاری تاکڕەوانەی ئەو پارێزگاریان وەستاندووە. من ئەتوانم بڵێم جاران بەڕێز مامزەلا دیارە ئەو کاریزمایەک بوو لە بەغابوو دەورێکی زۆر باڵای هەبوو کە توانیوانە هەروەها ئەتوانم بڵێم کاک مەسعود بوو کاک نەوشیروان بوو ئەم قایدانە بوون کە توانیان هەندێ مادەی دەستوری لە گرنگ بۆ کورد دابین بکەن ئەوە دەستکەوتێکی گەورە بوو بۆ میلەتەکەمان کە لە دەستورە چەسپێنراوە بەڵام بەداخەوە هەندێکی جێبەجێ نەکراوەوەکو خۆی. ئێوە وەکو نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق چۆن ناتوانن بەرپرسانە ناچارکەن چۆن ناتوانن ئەم پارێزگارە سەپێنراوە ناچارکەن کە دەست و بڕیارانە هەڵگرێ؟ ئێمە ئەتوانین ئەو پێشنیارانە بکەین ئەتوانین داوا بکەین ئەتوانین پەیامیان بۆ بنێرین لەوە زیاتر بە ئێمە ناکرێەوە بە تەنیا ئەرکی ئەو شش پەرلەمانتارە نییە ئەتوانم بڵێم کەرکووک و ناوچە جێنا بکەن قەزەی هەموو کوردە و قەزەی هەموو فراکسیۆنە کوردەکانی ترە یعنی ناکرێ ئێمە ڕاستە لەوەیە وەکو پێویست کارمان نەکردێ بەڵام درێخیشمان نەکردو ئێمە شەو ڕۆژمان داوەتە دەمێک لە ناو خەڵکەکەی خۆمانین لە ناو شارەکەی خۆمانین مەسەرەن بۆ نمونە سنووری پەڵکانە ئەوانە زیاتر لە 4 چوینە بەیاننامەی قورسمان هەبوو لەسەر حکومەتی عێراق لەسەر ئەم هێزە عەسکەری بەڵام لە ئەرزی واقعا هیچ بۆوان نەکراوە کراوان هێشتا ناتوانن دروێنەی گەنم و جۆکانیان بکەن. بەڵێ ئەگەر ئێمە نەبووینە بۆ نمونە ئێستا هەندێک قرار ڕاگیراوە ئەگەر ئێمە لێرە نەبووینە ئێمەش بڕۆیشتینە ئێستا ناکرا مەسەن بۆ نمونە سەدەقڵەکانیان ئەتوانن بدورنەوە ئەمڕۆ لەوێ بووین باس لەوە ئەکەن و بینیمان بە چاوی خۆیان جۆکانیان کەوتوتە عرض کە دەڕاستە ناتوانێت بڕیاریان داوە بکرێت و هەندێکشی هەندێک سنوور پێوتینەوە قسەی گوندنشینەکان ئەو سنوورە تەنیا پەڵکانە نییە ئێمە یەک دێنێ کێشەکەمان بەداخەوە هەندێک لایەن لە یەک شوێنە کۆی کردوێتەوە ئەو سنووری سەرگەڕانە کە پەڵکانە ئەوە ناگرێتەوە سنووری دبسە کۆمەڵێ دێ ئەمشە و خەرە دەرە و شوێنەکانی داقوقە هەروەها خانەخرین و هەتاگەتە شنگار و ئەوانش هەمووی تایەتی هەمووی ئەم کێشیان هەیە هەمووی کێشەکەی هەیە بەڵام زیاتر کێشەکە لێرە کۆبۆتەوە لە سنووری کەرکووک زیاتر توانم بڵێم لە وتت کۆمەڵی قەرارتان وەستاندووە ئەگەر قەرارانەم پێ بڵێ بە کورتی قەرارەکان هیچێکی لەوەیە بەڵێ هیچێکی لەوەیە کە لە ئەنجومەنی باڵای دادوەریەوە نووسراوە کاتووە کە بێ نابێ ئەو داوایانە تەزیل بکرێ و هەروەها ئەو ئەرزانە ئەبێ ئەختەکان بگەڕێتەوە و تا ئێستا ئەختەکان بەناو کوردەوەیە ساڵ و نیوێ زیاتر 16 ئۆکتۆبەر بوو ئەگەر وانە بووە ئێستا ئەختەکان هەمووی بەناو عەرەبەوە بوو ئەگەر هەوڵ و تەقەلای ئێمە و لایەن هەندێک لایەن کە لێرە ماونەتەوە حیزبە کوردستانیەکان و تا ڕادەیە حکومەت ئێمە لە بەغاش بەڕاستی هەندێک لە مەسەلە نەتەوایەتیەکانە کێشەمان نییە بەڵام ئەوەش ئەگەڕێنمەوە ڕاستە حکومەتی بەغا بە دەرەجە یەک کەمترخەم بووە بەڵام کەمترخەمی بۆ حکومەتی هەرێمی کوردستان و بۆ قیادەی سیاسی کورد بەگشتی کە نەیتوانیوە نێوماڵی خۆی ڕێکاتەوە کە ئێمە 58 پەرلەمانتاری لە نێوان 329 پەرلەمانتارە. ئەم بارودۆخە لە ناو بازار و شوێنە گشتیەکانی شاری کەرکووک جێگەی گفتوگوی ڕۆژانەیە قسە و باسەکانیش لە دۆخی ئێستای کەرکووک
لە نێوان بێئومێدی دۆخی ئێستا و هیوایەک بۆ داهاتوو داهبەش بوون. ڕێگای دووبز هەتا ئەگاتە عمل شعبی ئەو ناوانە زۆربەی هەمووی کورد بوو ئێستامووی تەبلیغ کراوە کە دەربکرێن. ماوەی شەوە شەوانە دەخلودان گەنم و جۆی جوتیارانی کوردە سوتێمبرێ ئاگادارن؟ بەڵێ ئاگادارین لە تەلەڤیزۆن ئەیبینین و ئەوە دەسیسەیەکە ئیتر الله ئەعلەم کوێ لەژێر ئەو بارەیە هەڵی ئەگرێ. ڕاکان ئەلێ ئەسڵەن کورد لە کەرکووک هەمووی لە ئێرانەوە هاتووە ئەسڵی خەڵکی ئێرە نین ئەسڵەن ئێرانە هی عەرەبە. ئەمە سەید ڕاکان ئەڵێم من قبری باپیرم ئەوەتە ئەی قبری باپیری ئەو لەکوێیە ئەمە بۆ چی هەمووتەیە؟ ئەمە بۆ ڕاکانە. چی پێڵێ؟ ئەڵێم ئەوە من قبری باپیرمە لێرەوە بەدە دەقات کەمتر بە 5 دقات مەسەلی ئەی باپیری ئەو قبرەکەی لەکوێیە هەسێر بکەن خۆیان شەرم بکەن لە خۆیان چکم ئەم ملەتی کەرکوو هەمیان ناسێ. ئەمە چیە مامەستا؟ ئەمە جەماعەتی ئۆکتۆبەر کە تەسلیمیان کەرکووکیان تەسلیم کرد و ئەم حاڵەیان ناو لەسەر ملەتی کورد تێگەیشتی ئەوە مەڵبەندیانەیە ئەوە مەسئولیەتیان هەیە بۆچی قسەیەک ناکەن. کورد دەرەکات و شت دەرەکات بۆ قسە ناکەن سەبەبەکەی چییە؟ ڕۆژەکەی بێمەش دەرەکەن و هەرێمی کوردستان واز لە کەرکووک نایەنێ بەس واز لە کەرکووکەکانی هێناوە کەرکووکیان لەژێر کەرکووکای ئەیانەوێ بۆ تەماح کەرکووکیانەوێ بۆ نەوت فرۆشتن بۆ تەنکەرەکانیان بڕا بە عامیان. من وەک کەرکووکیە قساکەم نەک وەک حیزب هەر هەمویان ئێمەیان چەوسانۆتەوە بۆ مەسلحەتی خۆیان. ئەگەر مەسلحەتی خۆیان نییە ئەوە عەرز و ئەوە گەز 2 ساڵە بۆ نایەن محافظدانێن. باشە هەمی وان نییە هەمووی وانە بەڵام هەمووی وان نییە پیاوی هەیە مخلصە و کەرکووکی وعدی خۆی دانا سەرۆک بەرزانی بۆ ئەوەی بە نیوەی حکم نەکرێتن. ئەی چۆن بەلا مستەفا وعدی خۆی ئەگەر قەنەعەتی بەوە بۆیان نیوەی بدا بە حکومەت و نیوەی بۆ کوردستان بێتن بۆ کورد بێ ئەو کاتە ئیتیفاقی پێش 16 ئازار ناتاوایەوە. ئەمما گوتی ئەمە مەسئولیەتێکی تاریخیە لەسەر ئێمە ئەو شتە ناکەین ئینشاءڵڵا. ئینشاءڵڵاش ئەم شتانە هەمووی حەلە بێ سەبری ئەوێ چونکە سیاسەی دووەلیش دەور ئەبینێتن لە مەنتقەکەیە سیاسەی دووەلی دەورە. یەک پرسیاریکەم بۆ دروست بوو لێرە زۆربەت هەنجلی کوردیتان لەبەر نییە تەنها و پیاوە بینە باوانێک پرسیاری لێ بکەم بە جلی کوردیەوە. باشە کاک جومعە لەسەر ئەو جلە کوردیانە پرسیاری لێ یەکەم سڵاو لێ بێت تۆ هەر جلی کوردی دانانەی ها؟ ناوەڵا بەتەمانیم داینێم هەتا کوردینا ئەم دیوە دیونەبێت. ئێستا بۆچی زۆربەی خەڵکی کەرکووک و جلە کوردی جوانانەی تۆ لەبەر ناکەن بە بڕای تۆ؟ خەڵکی کەرکووک سە پێ عیبە جلی کوردی لەبەر بکە چونکو وەزعەکەیان گۆڕیوە بەبارێککە. کاکێ من دەلۆ بە منی و تۆ کە سوکاری شەهیدی من برای شەهید حەسەن کڕە محەممەدم. پێ دوایە خوێنی شەهیدەکەتان بە فیڕۆ ڕۆشت بێ؟ ناڕوات حتاکو کاک مەسعود ما بێت خوێنی شەهیدێکی کورد بە فێڕۆ ناڕوە. ئومێدیشت هەیە بۆ ئایندە کەرکووک کوردستانی؟ بۆ ئایندەش ئومێدم هەیە قەت واز نایەندرێ لە کەرکووک. کەرکووک وەختی خۆی مەلا مستەفا بە ڕەحمەت بێوت بووی یەک کوردیشی تیانە بێ هەر کەرکووک کوردستانیە. لە پاڵ بڕیارە تاکڕەویەکانی پارێزگاری سەپێنراوی کەرکووک و چاوەڕوانی هاوڵاتیانی ئەم ناوچانە بۆ ئەوەی دوور لە دڵە ڕاوچێ و دەرنان و هەڵکوتانە سەریان ژیان بگوزارێنن مەترسێکی دیکە لێرە بەهێزبوونەوەی ئەو هێزانەیە کە هەندێک جار لە شێوەی مەفرەزەدا خۆیان وەکو گروپێک لە داعش دەناسێنن لە سنووری ناوچەکانی مادەی 140 دەوترێت شەڕی ئەو هێزانە لە ناوچە کوردستانیەکاندا تەنها بە هاوبەشی لە نێوان پێشمەرگە و سوپای عێراق دەتوانرێ بکرێت. لە دوایەوەی کەرکووک ڕادەستی میلیشیا و هێزە عێراقیەکان کرا لە 16 ئۆکتۆبەری 2017 بە ڕێکەوتنێکی ژێربەژێری چەند بەرپرسێکی دیار لەو کاتەوە ئارامی و
خۆشی لەم شارە هەڵگیراوە و دەوترێ هەر ڕۆژە و بیانوویەکی جیاواز وا دەکات عەرەبی زیاتری هاوردەکراو بێتە سەر زەیوزار و خاکی داگیرکراوی کوردان باس لەوە دەکرێت ئەوەی ڕژێمی پێشووی عێراقی بەعسی نەیتوانی لە ماوەی نزیکەی 35 ساڵ بیکە ئەو دەسەڵاتی ئێستا کەرکووک بەڕێوە دەبات دەیەوێت و دەخوازێ لە ماوەی کەمتر لە 2 ساڵدا جێبەجێ بکات و مافی کوردان پێشێل بکە تا بەرنامەیەکی دیکە هەموو لایەکتان لە خۆشییا بن خواتان لەگەڵ